ڕێککەوتنەکانی ئەم دوایەی عێراق لەگەڵ تورکیا لە سای وەزیرەکەی پارتی تووشی ڕەخنە دەبێتەوە و دەوترێ سازشی زۆری تێدایە. فوئاد حوسێن چۆن بووە عەرابی بە شەرعیکردنی داگیرکاریەکانی تورکیا لە هەرێم. سائیر جبوری ئەندامی لیژنەی کشتوکاڵی پەرلەمانی عێراق هۆشداریدایە حکوومەتی عێراق لە سازشکردنی زیاتر بۆ تورکیا و ڕایگەیاند تورکیا بەڕوونی مماتەڵە دەکات و کات دەبژێت بۆ ئەوەی زۆرترین مەرج بەسەر عێراق بسەپێنێ و سازشی پێ بکات لە پێناو بەردانەوەی بەشەئاو. وتیشی ئەو ئاوا بەپێی یاسای نێودەوڵەتی مافی عێراق خۆیەتی حکوومەتی عێراق لە دانوستانەکان لاوازە. جێی باسا ئێستا بەشێکی زۆری دانوستانەکان لەگەڵ تورکیا فوئاد حوسێن وەزیری دەرەوە لە پشکی پارتی لەگەڵ تورکیا ئەنجامی دەدات. بەشێک لە شارەزایان دەڵێن ئەو ڕێککەوتنە ئەمنیەی چەند ڕۆژی ڕابردوو لە نێوان عێراق و تورکیا لە ئەنقەرە واژوو کرا پێدانی شەرعیەتێکی تەواوە بە تورکیا بۆ داگیرکردنی زیاتری خاکی کوردستان لەلایەن سوپای تورکیا، چونکە بەپێی ڕێککەوتنەکە هیچ ئەرکێک نەخراوەتە سەر تورکیا بۆ کشاندنەوەی هێزەکانی تورکیا لە خاکی هەرێم. بەشێک لە لایەنەکانی عێراق ڕەخنە لە فوئاد حوسێن دەگرن بەوەی لە دانوستانەکان ئەوەندە سیاسەتی حیزبەکەی بەرامبەر ئەنقەرە جێبەجێ دەکات ئەوەندە گوزارش لە ویستی حکوومەتی عێراق ناکات. لا نوێترین لێدوانیشیدا وەزیری دەرەوەی عێراق لە جێی ئەوەی ڕەخنە لە داگیرکاری و لەشکرکێشیەکانی سوپای تورکیا بگرێت ڕایگەیاندووە گەریلا بوونەتە بەڵا بەبێ ئەوەی ڕەخنە لە تورکیا بگرێت. چاودێران پێیان وایە فوئاد حوسێن بۆ دەرباسکردنی هەڵوێستی تورکیا لەوەی بەهۆی لەشکرکێشیەکانی لە خاکی هەرێم ڕوبەڕووی ڕەخنەی زۆری کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆتەوە پەلەی لە ڕێککەوتنی ئەمنی تورکیا و عێراق کردووە.